ئەوەی کە بەغدادێکە شتێکی نایاساییە، یعنی هیچ شتێکمان نییە کە بە یاسا بیسەلمێنێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان سزا بدرێن لەسەر ئەوەی کە حکوومەت پابەند نابێت لەگەڵ بەغدا و ڕێکەوتن واژووناک. لەگەڵ بەڕێز عادل عەبدولمەهدی دانیشتین لە یەکێک لە دانیشتنەکان تەکلیفمان لێ کرد کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوام بنێرێەوە، حتا باسی ئیستیحقاقی فەلاحینمان لەگەڵ کرد کە موچەی یاخود پارەی جوتیارانی هەرێمی کوردستان بدا. گوتی تکاتان لێ دەکەم، ئەوەندە فشار لەسەر من مەکەن، تۆزێکیش فشار لەسەر حکوومەتەکەی خۆتان بکەن با نەوت ڕادەستکە، منیش فشارم لەسەرە لە شەقامی عەرەبی. جگە لەوەش محەممەد تۆفیق عەلاوی من وەفدی دانوستانکار بوومە لەگەڵی دانیشتین، یعنی بەڕاستی بەڵێنی پێداین کە وعدیدا بە هەموو شێوەیەک لەگەڵ ئێمە ئامادە بێ ڕۆژێک لە ڕۆژان موچەی فەرمانبەران نەکاتە کارتی فشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان، بەمەرجێک دەنگ بە حکوومەتەکەی بدەین و لەگەڵی بڕۆین. ئەوەشمان نەکرد. ئێمە پێشنیارمان تەنها ئەو بوو کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوێ، یعنی خاڵی ئەوەل و ئەخیر هەر ئەوەیە. پێم وا بوو ئەو وەفدە دەبوایە بەهێزتر بە وەفدەکە لە ئاستی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت باە، چونکە بابەتە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بەگشتی و بابەتێکە کە حکوومەت نەیتوانی موچە بدا، یعنی کۆتایی. ئێمە ئەو خۆمان پرسیارمان کرد ئایا بەدیلتان چیە لە کاتێکدا کە لە حکوومەتی ناوەندی ئەو بابەتە درێژەی کێشا و ئامادە نەبوو کە ئەو بڕەپارەی بنێرێ بۆ هەرێمی کوردستان. بەڕاستی وتیان هیچ بەدیلێکمان نییە، لەبەرەوەی بابەتی کۆڕۆنا بۆتە بابەتێک کە هەم سعری نەوتی دابەزاندووە هەم داهاتی ناوخۆیشی کەمی کردووە. کاتیەوەی هاتووە بەرپرسانی هەرێم کە لە ئێستادا هەمویان خۆیان شاردۆتەوە لە چاوی کامێرەکان بێنە سەر شاشەکان و داوای لێبوردن لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن و ڕوو لە بەغدا بکەن و لەگەڵیان ڕێکەوە.